بەدڵنیاییەوە هەمومان قەلەقین و ئەترسین، بەڵام باوەڕێکی تاویشم بەخۆم هەیە. سەرکەوتنم یا سەر نەکەوتنم هەردوو خۆشم، چکە ئەگەر سەریش نەکەوم دڵخۆشم بۆی گەیشتمەتەوە قۆناغێکی ساتیایە و ئەگەر سەریش کەم زۆر دڵخۆشترە بووم. بخير هاتي. خير هاتي. بخير بخام. اشکان جان ئێمە زۆر خۆشحاڵ بن کە تۆ بەشدار بووی لەگەڵمانە، بەڕاستی خۆشحاڵ بووین. دەنگی تۆ خۆش بوو هەر لە ئۆدیشنی یەکەمەوە کە تۆمان بینی بەباشی هاتیت لە گروپە بە هەمان شێوە. ئەو وەکو گورگێکە مەیلی ئەو لە شولارەتەکە ماندلۆ ماندلۆ لەردێ یارێتم بێکلۆ. بەڵام ئەوەی کە بەدیمان کردەوە بوو کە هەندێ جوانکاری لە گۆرانی وتن هەیە، هەست کە زۆر گرینگە بەڕاستی گۆرانی بێژ هەیبێت، هەندێک نەقس هەبوو، نقصانی هەبوو لەوەیە. ئەمەش ئەوە ناگەیەنە کە ئەو کەسێک کە بەشدار بووە لە ئەم بەرنامەی کورد ئایدڵ پێرفێکت بێ. ئەشکان گیان ئەو قەرارێک کە مامۆسایان داویانە هەمومان مەجبورین کە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە پێتانی بڵێن. جا چەندێک ئەگەر دڵ ناخۆشی بێ بۆ ئێوە ئەوەندەش دڵ ناخۆشیە بۆ ئێمە، چکە وامان لێ هاتووە ئێمە بووین بە خێزانێک تقریبن، بەڵام هەر ئەوێ کەسانێک بڕۆن کەسانێک بمێنەوە. لێمان ببوورە ئەو قۆناغەدا، بەڵام دڵنیا بە لەوەی کە تۆ دەنگ زۆر باشە، ئەتوانی بەردەوام بیت بۆ ساڵێکی تر. زۆر بەداخەوەین ئەشقانگیان، کچێکی جوانی وەکو تۆ ئەمڕۆ بەجێمانێڵێ. بەڕاستی پێمان ناخۆشە، نازانم بڵێم چی. هەستی تۆ چییە؟ وەڵی نازانم لە ئێستاە چی بڵێم، لەبەری زۆر پڕم. هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڕێکان بخوازم. ئێمەشی وامان وایە ئێستش پاو ئاخیر ڕێگاکە نییە، ئێستەرەتای ڕێگایە بۆ تۆ و هیوامان وایە خۆ دڵتەنگ نەکەیت و کۆمەڵی هاوڕێی جوان و ساتی خۆش. دڵخۆشم بۆی گەیشتمەتەم قۆناغە و کۆمەڵە کەسی زۆر باشم ناسیوە و لێرەوە ڕێگاکە دەست پێەکەن.